بینەرانی ئازیز گەرمترین سڵاو و ڕێستان پێشکەش. ئەمڕۆ بەرنامەکانمان بە یادی 8 مارس ڕۆژی جیهانی ژن دەست پێ دەکەین. ئەو ڕۆژەیە کە لە سەرانسەری جیهان بە ناوی یەکسانی، ئازادی و کەرامەتی مرۆڤەوە گرێدراوە. ڕۆژێکەوە بیرهێنەرەوەی خەبات و ئومیدە. ئەم ڕۆژە لە ناخی دڵمانەوە پیرۆزبایی دەکەین لە سەرجەم ژنان و هەروەها سەرجەم ئەو پیاوە یەکسانی خوازانەی کە شان بەشانی ژنان لە پێناو بنیادنانی جیهانێکی دادپەروەرتردا تێکۆشاون. ڕۆژێک کە نەک هەر جەژنی ژنان بەڵکو جەژنی هەموو ئەو مرۆڤانەیە کە لەسەر ئەو بڕوایەن هیچ کۆمەڵگایەک بەبێ ئازادی و یەکسانی ژنان ئازاد و ئینسانی نابێت. لەسەر دەمێکدا کە لە زۆر شوێنی جیهان لەوانە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران سێبەری شەڕ و وێرانکاری باڵی بەسەر ژیانی خەڵکدا کێشاوە، ڕەنگە هێندێک جار ئاسۆی ئومیدەواری لێڵ بنوێنێت. بەڵام مێژوو سەلماندوویەتی کە سەرنجام ڕووناکی هەوری تاریکترین شەوە زەنگیش ڕادەماڵێ و ئاسمانی هیواکان ساماڵ دەکات. شەڕەکان کۆتاییان دێت و ژیان جارێکی تر دەکەوێتە سەر ڕێڕەوی خۆی. ئەمە بەواتای ئەوەیە کە ئازار و مێنەتەکان هەمیشەی نین و مرۆڤ دەتوانێت بە هاوپشتی و عشق و ئێرادا جیهانی خۆی سەر لە نوێ بنیاد بنێتەوە. لەم ڕۆژە جیهانیەدا یادی سەرجەم ئەو ژنانە بەرز ڕادەگرین کە لە پێناو ئازادی، یەکسانی و دادپەروەریدا خۆڕاگریان کردووە. ئەو ژنانەی لە ناو ماڵەکان، لەسەر شەقامەکان، لە شوێنی کار و لە زیندان و لە مەیدانەکانی خەباتدا لە پێناو داهاتوویەکی ڕوونتر خەباتیان کردووە. ئەمڕۆ پێکەوە سڵاو دەنێرین بۆ سەرجەم ژنانی ئازادی خوازی جیهان و هەموو ئەو مرۆڤانەی کە خولیای ئازادی و یەکسانیان لە ناخیاندا بە زیندوی ڕاگرتووە. بەو هیوایە کە ڕۆژێک بێت جیهان و بەدایبەت ئێران نەک مەیدانی شەڕ بەڵکو ببێتە بەستنێک بۆ گەشە و ئارامی و بەختەوەری مرۆڤەکان. ئێستایش سەردێڕی چەند هەواڵ. درێژەی هێرشەکان بۆ سەر پێگە سەربازیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان، هێرشەکان بۆ سەر ناوەند و پێگە سەربازیەکان لە چەند شاری ئێران، هێرشە درۆنیەکان بۆ سەر هەرێمی کوردستان، ئاشکراکردنی جێگیرکردنی هێزەکانی سوپای پاسداران لە ناوچەی سەردەشت و راپۆرتێک لەسەر هێرشە هاوبەشەکانی ئامریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشەکان بۆ سەر پێگە سەربازیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێ راپۆرتەکان لە درێژەی هێرشەکان بۆ سەر ناوەند و پێگەکانی کۆماری ئیسلامی چەند ناوچەیەک لە ڕۆژهەڵاتی کوردستان بوونەتە ئامانجی ئەو هێرشانە و زیانێکی زۆر بەرهێزەکانی ڕژیم کەوتووە. بەپێ زانیاریەکان لە گوندی بێڵەی مەریوان پادگانی سوپای پاسداران بۆتە ئامانجی هێرش و سەرچاوە خۆجەیەکان باز لە بیستنی دەنگی تەقینەوە و بەرزبوونەوەی ئاستی جۆڵەی هێزە سەربازیەکان لە ناوچەکە دەکەن. هەروەها لە ڕەوانسەر کچێکی تەمەن 16 ساڵ بە ناوی هەستی محەممەدی لە ئامانجی هێرشەکان گیانی لەدەستاوە. هەروەها بەپێ راپۆرتەکان لە هەندێک ناوچەی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستانیش جۆڵەی هێزەکانی سوپای پاسداران زیاد بووە و لە هێزەکانی ڕژیم لە هەندێک شوێن لەو وەک قوتابخانە و ناوەندە گەشتیەکان جێگیر کراوە. هێرشەکان بۆ سەر ناوەند و پێگە سەربازیەکان لە چەند شاری ئێران. بەپێ راپۆرتەکان لە درێژەی هێرشەکان بۆ سەر ناوەند و پێگەکانی کۆماری ئیسلامی چەند شاری جیاوازی ئێران بەر هێرشی هاوبەشی ئامریکا و ئیسرائیل کەوتون و دەنگی تەقینەوەکان لە هەندێک ناوچەی وڵات تۆمار کراوە. بەپێ زانیاریەکان لە تاران چەند ناوچەیەکی وەک گەڕەکی ئیکباتان، نەوبنیاد و هەروەها نزیک کۆگاکانی سوتەمەنی لە ناوچەیەک ئەقدەسیە بوونەتە ئامانجی هێرشەکان و دووکەڵی ڕەش لە ئاسمانی ناوچەکە بڵاو بۆتەوە. لە کەرەج و ناوچەکانی دەوروبەرش دەنگی تەقینەوە و ئاگر لە هێندێک شوێن تۆمار کراوە. هاوکات بەپێ راپۆرتەکان لە بوشێهر و هەندێک ناوچەی دیکەش ناوەند و پێگەی پەیوەندیدار بە هێزی سەربازی و ئەمنیەکان بوونەتە ئامانجی هێرشەکان و زیانێکی زۆریان بەرکەوتووە. هێرشە درەونیەکان بۆ سەر هەرێمی کوردستان. بەپێ راپۆرتەکان لە درێژەی هێرشە درەونیەکان بۆ سەر هەرێمی کوردستان چەند شوێنێک لە شاری سلێمانی بوونەتە ئامانج و ئاستی گرژی و ئاڵۆزیەکان لە ناوچەکە بەرز بۆتەوە. بەپێ زانیاریەکان
درۆنەکان بارگای هێزەکانی هەفتا و هەروەها نزیک بارگای نەتەوە یەکگرتووەکان و نووسینگەی کۆنسولگەری تورکیا لە سلێمانیان کردووەتە ئامانج. هەروەها بەپێی راپۆرتی گەیشت و بارگای کۆمەڵی شۆڕشگەی ڕیزەحمەتکێشانی کوردستانیش لە زڕگوێزەڵا لە سنووری سلێمانی بۆتە ئامانجی هێرشەکان. شایانی باسە کە لە ئەنجامی ئەم هێرشەدا پێشمەرگەیەک بە ناوی ئیسماعیل ناسراو بە ئاکۆ ڕەحیمی خەڵکی شاری سەقز گیانی بەخ کردووە و پێشمەرگەیەکی دیکەش بریندار بووە. کوژرانی فەرماندەی گشتی پلیسی تاران. بەپێی راپۆرتەکان ئەباس عەلی موحەممەدیان فەرماندەی گشتی پلیسی تاران لە ئەنجامی هێرشەکانی ڕۆژانی ڕابردوو کوژراوە. بەپێی زانیاریەکان موحەممەدیان کە لە دەسەڵاتدارانی باڵای پلیس و هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بوو لە ئاکامی هێرشەکاندا کوژراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ میدیای پەیوەندیدار بە حکوومەت کوژرانی ئەم کاربەدەستەیان پشتڕاست کردووەتەوە، بەڵام زانیاریەک زیاتر سەبارەت بە ئەم ڕووداوە هێشتا بڵاو نەکراوەتەوە. ئاشکراکردنی جێگیرکردنی هێزەکانی سوپای پاسداران لە ناوچەی سەردەشت. بەپێی راپۆرتەکان لە شارستانی سەردەشت هێزەکانی سوپای پاسداران هێندێک قوتابخانە و شوێنی گەشتیان کردووەتە شوێنی جێگیرکردنی هێزەکانیان. بەپێی زانیاریەکان لە چەند قوتابخانە و هەروەها لە زانکۆی پەیام نووری سەردەشت هێزەکانی سوپای پاسداران جێگیر کراون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان لە گوندی بێورانی سەردەشت قوتابخانەی شەوانە و مزگەوتی گوندەکە بوونەتە شوێنی جێگیرکردنی هێزەکان. هاوکات بەپێی راپۆرتەکان ژمارەیەک لە هێزەکان لە ناو شار لە ناو ئۆتۆمبیلدا جێگیر کراون. راپۆرتێک لەسەر هێرشە هاوبەشەکانی ئامریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتەکان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لانیکەم 485 هێرش لە 30 پارێزگای ئێران تۆمار کراوە و لە ئەنجامی ئەم هێرشانەدا ژمارەیە گیانیان لە دەستاوە یان بریندار بوون. بەپێی دوایین زانیاریەکان لە ئەنجامی ئەم هێرشانەدا لانیکەم 53 کەس لەوانە 34 کەسی مەدەنی گیانیان لە دەستاوە و 8 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها بەپێی راپۆرتەکان لە کوێ هێرشەکان لە 9 ڕەشەمەوە تا ئێستا لانیکەم 1205 کەسی مەدەنی گیانیان لە دەستاوە کە لە نێوانیاندا 194 منداڵبوونیان هەیە. شایانی باسە کە بەپێی زانیاریەکان ژمارەی کوژراوانی هێزە سەربازیەکان 187 کەسە و 283 کەسی دیکەش هێشتا ناسنامەیان دیاری نەکراوە. بەردەوامی هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر بەحرەین. بەپێی راپۆرتەکان لە ئەنجامی هێرشێکی درۆنی بۆ سەر بەحرەین کۆگایەکی ئاوی شیرین لەو وڵاتە زیانی پێگەیشتووە. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان لەم هێرشەدا زیانێکی بەرچاو بە دامەزراوەکانی دابینکردنی ئاو و هێندێک بەشی کۆگاکەش گەیشتووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ حکوومەتی بەحرەین ڕایگەیاندووە کە لێکۆڵینەوە سەبارەت بە ئەم هێرشە و ئاستی زیانەکان دەستی پێکردووە و ئەگەری هەیە زیانێکی گیانی زۆر لە ئارادا بێت. ئازادبوونی سعدی ئێرانی لە زیندانی نەغەدە. بەپێی راپۆرتەکان سعدی ئێرانی هاوڵاتیەکی دانیشتووی پیرانشار ڕۆژی هەینی 15 ڕەشەمە بە دانانی بارمتە بە شێوەیەکی کاتی لە زیندانی نەغەدا ئازاد کراوە. بەپێی راپۆرتی گەیشت و ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 28 بەفرانباری ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە ناوبراو بۆ ماوەی زیاتر لە 40 ڕۆژ لە گرتوخانەکانی ئیطلاعات بەمەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەمرێ ڕاگیراوە و پاشان ڕەوانەی بەندیخانەی شاری نەغەدە کراوە. دەست بەسەرکرانی قوربان عەباسی لە نەغەدە. بەپێی راپۆرتەکان قوربان عەباسی کۆمەڵناس و چالاکوانی مەدەنی دانیشتووی شارستانی نەغەدا لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراوە. بەپێی زانیاریەکان ئەم چالاکوانە کە بە کەسایەتیەکی ناسراوی کۆمەڵناس لە ناوچەکەدا ناسراوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەو پەڕی تند و تیژیەوە دەست بەسەر کراوە. شایانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە.
دووە هەواڵمان سەبارەتە بە هەڕەشەی عەرەبستانی سعودی لە ڕژیمی کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتەکان عەرەبستانی سعودی هەڕەشەی کردووە ئەگەر هێرشی درۆنی و موشکیەکانی ئێران بۆ سەر ئەم وڵاتە بەردەوام بن ڕیاض وەڵامی سەربازی دەداتەوە. بەپێی زانیاریەکان فەیسەڵ بن فەرحان وەزیری دەرەوەی عەرەبستانی سعودی نامەیەکی ئاراستەی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی کردووە و ئاماژەی بەوە کردووە کە لە ئەگەری بەردەوامی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئەو وڵاتە وەڵامی هێرشەکان دەداتەوە. جێگای ئاماژەیە کە ڕۆژی ڕابردوو مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ڕژیم بە بڵاوکردنەوەی ڤیدۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە کۆتایی بە هێرشەکانیان بۆ سەر وڵاتانی دراوسێ دێنن، بەڵام چەند کاتژمێر پاش وتەکانی چەندین هێرش نوێ بۆ سەر چەند وڵاتێک ئەنجام درراوە. بینەرانی ئازیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.